بەڵێ جارێککە تووشی ئەو گرفتە بووینەوەێ لەگەڵ هێڵی گواستنەوەی ئاوی هێڵی دووەمی دوکان سلێمانی لە ناوچەی تاسوجا کە لێوە بەیانی ڕۆژی جمعە جارێکی تر ئەو بۆریە لە شوێنێکی تراشکایوانێ بەڵام توانرا هەتا ئەم شەو چارەسەری ئەو گرفتە بکرێت و وردەوردا ئاو ئەنێرێتەوە بەرەو ناو شاری سلێمانی هەتا تەنچەکان پڕە بنەوانێ کاتێکی پێچێتە 12 ساعتێکی پێچی ئینشاڵڵا کە تانچەکانمان پڕ بوونەوە ئەمڕۆ دەست بە دابشکردنی ئاوکرێتوانێت لەو شوێنانێکە سرەی ئاویان بوو و ئاویان پێنەگەیشتووە لە گەڕەکەەکانی بە تایبەتی قرگا و گەڕێکی سێتوان و لەوانەوە و هەندێک بەشی گەڕێکی خواری شار و بە تایبەتر شارۆکەی چەمچەماڵ و ناحی شۆڕشکە بیاوبوون ئەمانش بەم سێ ڕۆژە جارێکی تر تووشی بیاوی بوونەوەانێ ئەم گرفتەی کە ئەم جارە دروست و بۆم بۆریە لە سێ شوێنی جیاوازە ئەم گرفتە ڕوویە ئەویش لە چەند شوێنی کەش ڕوونکردۆماندا بوو کە ئەو خاکی کە هەیە لەو شوێنەیە خاکەکە هەمووی خۆڵە بە تایبەتی هیچ بەردێکی تیان نییە ژێرەکەی بۆ بە زۆنگاوێک ئاوێکی تیا وەکو کانیا و هەڵقوڵاوە توانیمانە تا بەشێکی چارەسەر بکەین و معالەجەی ئەو شوێنە بکەین چارەسەری خاکەکەی بکەین بە جەرمود و چەویشکاو ئەوانە ئێستا توانیمانە ئەو بەشی کە تووشی ئەو گرفتە بوو ئەوەش چارەسەر بکەین بەڵێ بە دڵنیایی ئەگە بکرێ بە بۆری کاربۆنستیل ئاسن بەڵێ باشترە بێ و هەڵیشمان بۆ یاوە و دەرخستەوە مشتێکی حازرە و لەگەڵ نووسێگەی جەنابی جەگری سەرۆکی حکوومەتیش قسەمان کردووە و پرۆپۆزەڵمان ئامادەیە ئینشەڵا لەگەڵ باشبوونی باری ئیدارایی و هێڵەش ڕاکێشێت.